یاسای ژمارە 2 ساڵی 2020 پرۆژەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی کردووە کاتۆتە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە دەنگی ئەندامانی پەرلەمان ئەو پرۆژەیە بووەتە یاسا کۆمەڵی گۆڕانکاری تیا بووە بە تایبەتی ئەوەی کامەوە لێرە باسی کەم خانشینی پلە باڵاکانە کە لە پەرلەمانی کوردستان ڕێی پەرلەمانتارانی کوردستانی تیابەوە و بە دەنگی پەرلەمانتارانی کوردستان ئەو ڕێژەیە دیاری کراوە و لە ناو یاساکەشە بەوردی دیاری کراوە کە پلە باڵاکان لە هەرێمی کوردستانە کە دەستکاری موچەکانیان کراوە موچەکانیان کەم کراوەتەوە چێن بەوردی پێناسی کراوە کە لە سەرۆکی هەرێمەوە دەست پێیەکا بۆ سەرۆکی حکوومەت و بۆ سەرۆکی پەرلەمان و وەزیرەکان و جێگرەکانی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و تاوەکو هێتە سەر پەرلەمانتار و وەکوتم وەزیرەکانەوە تا ئاگاتە بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکارەکان. پلە باڵا لە هەرێمی کوردستانە هەموو ئەمانە ئاگرێتەوە بەداخۆ لێرە و لەوێ لە چەند لێدوانێکە بینین تەنها ناوی ئەندامانی پەرلەمان و خانشینی پەرلەمانتاران دێت کە ئەمە هەڵەیەکی گەورەیەکە تەنها ئەو ناوە زەعەکرێتەوە ئەو ناوەیە ئەهێنرێت لە کاتێکا ئەو یاسایە یان ئەو مادەیە بۆ لە سەرۆکی هەرێمەوەی گرێتەوە تاوەکو ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی هەمووی لەو بەینا پێ ناوی پلە باڵەکان لە هەرێمی کوردستانە موچەکانیان بەو شێوەی لاتۆ کە لە قانونەکە دیاری کراوە